ساڵی 2024 هاوشێوەی ساڵانی ڕابردوو پڕ لە نەهامەتی و دەردەسەری بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت بەهۆی گەندەڵی و شکستە بەردەوامەکانی دەسەڵات لە دابینکردنی موچەدا. ئازاد زیرەک کاسبکارێکی شاری هەولێرە ڕۆژانە لە کوچە و کۆڵانەکانی شاردا خەریکی کڕینەوەی کاڵای دەستی دووە. ئەو دەڵێت خەڵکانێک هەن لەبەر نەبوونی و دواکەوتنی موچە پێداویستەکانی ماڵ و ژیانیان دەفرۆشن. سارەشی پڕ لە نەهامەتی بوو، سارەشی پڕ لە ناخۆشی بوو. بۆ نمونە ئێستا ئەم بەتەنیا دەژیم، بەتەنیا ئەژیم، یعنی شتێکیوان پێیان نابیکەوە بتوانم لە خۆم ئافرەتەشی بینم، خێزانێک پێ دروست بکەم. ساڵانی پێش زۆر باش بوو، مەسەڵەن هەتا نیوڕانێ دەگەڕام 15,000مان پێیا دەکرد، ئێستا من لە سبەینەوە گەڕایمە هەتا نیوڕانێ 6,000 پێیا کردیان. دەرێ کاکە ئەومان هەیە بەس وەڵاهی موچەما وەرنەگرتیان یان مەحەشما وەرنەگرتیان یان وەزعمان خراپە. کاکە من ئەوان لە بەهاندێ دەفرۆشم کە تەمەشاشی دەکەم و دێم وەڵام من ئەو شتانە ناکڕم. دەرێ کاکە تیوتۆ هاوار ناکردم ئەخ ئەو نوعانە ناکڕم، یعنی ئەو شتانە بەکەرچی من نایە لۆ لەبەر ئەوەی چکە دەزانم پێویستی ژیانە ناتوانم درم دێشی. دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دۆخی بازاڕی شەبووە. ڕەشۆ 25 ساڵە کاسبکارە و دەڵێت هەرگیز بازار بەم جۆرەی ئێستا سست و بێجوڵە نەبووە. کابرایە جارێ 3 کیلۆ 4 کیلۆ تەماتێ دەبێت ئێستا کیلۆیەک و 2 کیلۆ ئەوە دەبە. کە موچە دێ بازاڕەکەتان چۆن بەعز بکرێ بازار باشتر دەبی، ئەگەر نەژرە ئێستا شەو بەعز کە سپەینێ بازار خۆشتر دەبی. ئادیکو ئارێوەڵە بەس کابراگە معاشی نەبی لە چێ بینی؟ سلامنەوە کاسبی لێ بکان دەکەمەگە ئەوە نەبی لە چێ بینم؟ من ئەم کاسبێت پێ دەکرد بەس معاش خۆر کابرا چ بکە ئەوەیان نە معاش نییە خەراتتر بوو. بەس بەعام بازار باش نییە باش نەبوو؟ چەند ساڵە باشتر بوو؟ تاوان سار بە سار تارەکانی پێشتر باشتر بوو، پارەکە زۆر باشتر بوو لە سار. ساڵی ڕابردوو لەو تەماتم دەینە بە 2000 لەدا 1500 احتیاطی دەکرد، ئێستا کە سار 1000 ڕوبعشی ناکە بە ئەوڕەکە بە 1000 نایدا. ساڵانە داهاتی کەمتر خردەکەنەوە؟ بەتاکید بخۆ بڕۆیەکە ئەلحەمدولیلا. خەڵک قەردارە پارەکەی داتەوە قەردەی. ئەو بە هاتەکەنە من 500 نیاری لە پاش معاش پێمایە گوتیان چیلۆ شتەکەم. هەبوو 1000 نیاری پێمایە. گوتی ئەو کەیدیم هەم دایتەوە قەرد. کابرا بە چ معاشێک؟ معاشەکە دوان نایەتەوە سەرتایم. ساڵێکی دیکەش تێپەڕی و دەسەڵاتدارانی هەرێم کێشەی موچەیان بە چارەسەر نەکراوی هێشتەوە. هەموو وڵاتان باز لە دەستکەوتە زانستی و ئابووری و سیاسەکانی ئەمساڵیان دەکەن، کەچی تاکە بازە ناو هەرێمی کوردستان ئەوەیە کە ئایا موچەی 2 مانجی کۆتایی ساڵ دەدرێ یان نا. ئەمەش بەرهەمی دەسەڵاتی 32 ساڵەی پارتی و یەکێتیە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.